بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. داد پەروەری لە نێوان منداڵە. نوعمانی کوڕی بەشیر ئەفەرمێ باوکم ویستی عەقارێک یاخود ئەرزێ بکا بە ناومەوە. لە کاتێکا دایکی دانیشتووە و ئەم مژدە خۆشە بەم عایلەیە ئەدرێ کە لە ناو هەموو مناڵ و لە ناو وەچەی خێزانەکانی تریشیە ئیساکێنە ئەم ئەرزە ئەکرێ بە هەدیە بە ناو یەکێ لە مناڵەکانەوە. بەڵام دایکەکە ئافرەتێکی ئیماندار بوو. عمرەی کوڕی ڕەواحە فەرمێ والله لا أرضى حتى يشهد رسول الله صلى الله عليه وسلم. والله رازی نابم ئەم مڵکە بکەی بە ناوی کوڕەکەمەوە لە کاتێکا مەسلحەتی خۆیەتی، لە کاتێکا کەسی تر بوایە ئیشەکەی ژێربەژێ ئەکرد و تا ئیمزا و تا عەقدەکەش کۆتایی پێ نەهاتایە و تا سووری تاپۆکەش دەرنەهاتایە کەس دەنگی لێوە ناهاو. دوایی باوکی کردوەتی بە ناوی بەخوا من هیچ قسەم نەکردووە. بەڵام ئافرەتی ئیماندارە فەرمێ والله رازی نابم هەتا پێغەمبەری خوا شایەتی نەدا. فەرمێ بردمی وەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەفەعەلتە هذا بوەلەدیکە كلهم؟ هەموو کوڕەکانت ئاوات دەگەڵ کردوون هەدیە داونەتەیە شتێک کردوون بە ناوە؟ وتم نەخێر. فەرمی اتقوا الله واعدلوا بين أولادكم. لەخوا بترسن دادپەروەر بن لە نێوان مناڵەکانتانە. فەرمی فەشهد على هذا غەیری. بڕۆ کەسی تر کە بە شایەت من شایەتی لەسەر زوڵم نادەم. ئەمەیە خۆشەویستەکانم زۆر جار منداڵ کە دایک و باوکە بینێ ئەم باوکە منداڵێکی خۆشەوێ، ئەم باوکە ئیتیمان بە مناڵێکەیە، مناڵی زیاتر ماچەکە، مناڵی زیاترە باتە دەرەوە. واللهی حەزەکەم باش بزانن کە ڕەسمی مۆبایڵەکەت ئەیکەیتەوە ڕەسمی مۆبایڵەکەت منداڵێکیانی لەسەر ئەوی تریانی لەسەر نییە بۆ خوای دڵی لە خۆی دامێنێ. بڕۆ سەر ئەکاونتەکەت بسۆ پرۆفایڵەکەت بدان ڕەسمی چێت داناوە. ڕەسمی هەموویانێ دانابێ پێکەوە جوانە. بەڵام ڕەسمی مناڵێک دوور لە مناڵێکی تر زۆر زۆر خەتەرە. بۆیە مناڵ زۆر حەساسە. هەر ئاوا ڕووی تێ بکاڵێ ئەو باوکە تۆ بۆچیش بە مناڵی هەر بە براکە مەڵی؟ ئەو بۆچی هەموو جارەیەیتەوە مناڵێکە چوی تۆ ماچیکە؟ بزانە خوشکەکەی سێرتەکە، بزانە چاوەڕێیەکە، بزانە ماچیکە یان نا. منداڵێ بانگیکە، منداڵێ بی بە دەرەوە، منداڵێ هەدیەیەکی بۆ بکڕە. کامەی زۆر بچووکە سەی دەستەکە بزانێ بەشی ئەوی شێپەیە یان ئەوە ئیهمال کردووە. بە تایبەتی کچ زۆر حەساسە بۆ ئەم بابەتە. هەر کاتێ باوک لێی نەپرسیەوە کچ زۆر پێویستی بە ئیتیمامە. کوڕوانییە کچ ئەگەر لی نەپێچیتەوە گلەی لێکە ئەڵێ باو تۆ بچی لەم ناپرسیتەوە دایە بۆچی ناپرسی ئەمڕۆ مەکتەب چیمان کرد، چۆن هاتین چۆن چووی؟ بەڵام کوڕەکە و بانکە ئەمڕۆوە کوڕم چی بۆ مەکتەب بڵێ ئەی چیتان هەبوو؟ وەڵا دەرزەکانمان خوێن و هاتینەوە لە کورتی بڕێتەوە. دووسێ جا پرسیاری لێ بکەی لە باو تۆ سێقە پێم نییە. کوڕ زۆری لەگەڵا بڵیت بێمتمانەیی دەرەخە، کچ کەمی لەگەڵا بڵیت بێ ئیتیمامی دەرەخە. وازانی بێ بایەخی بەرامبەری. لەبەرەوە زۆر پێویستی پێیەتی بەردەوام لەگەڵ مناڵەکانتانە عەدالەت بن. بۆیە چەند جوانە کە دایکێک یان باوکێکە چەجر بە مناڵەکەی ئەکڕێ جلی هەمویان بە یەک شێوە ئەکڕێ، یاری بۆ هەمویان لە یەک شێوە ئەکڕێ، خواردنی هەمویان بە شێوەیەک ئەخاتە بەردەستیان کە هەمویان لی تێر بن، کە بانگیانەکا بە هەمان شێوە، کە خزمەتیانەکا بە هەمان شێوە. ناڵێ ئەخ گیرم خواردۆ بەدەستەوە سەی براکەوکە سەی خوشەکەکە مناڵ بەمە تێکەچێ، مناڵ بەمە تەحتیمە بێ. لەبەرەوە قەد نەکەن مناڵەکانتان بەراوردکەن. براکە سەری بەرز کردمەوە شادەکەی، دەرەجەکەی، پارەکەی، ئیمکانیاتەکەی، پۆستەکەی، ناوەکەی، تۆش. لەبەرەوە دایمە لە بینی مناڵەکانتانە عەدالەت بن. قەتیش فەرقی کوڕ و کچ مەکەن، فەرقی گەورە و بچووک مەکەن. بەڵێ لە دڵی خۆتا هەرچیەکت هەیە با لای خۆت بێ، بەڵام بڕینە لە عەتاءە لە هەدیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئێوەش حەز ناکەن مناڵەکانتان بۆتان باش بن وەکو یەک، وەکو ئێوە بۆ ئەوان باشە بن. تۆ ئەگەر دە مناڵە هەبێ یەکیان بۆ خراپ بێ چاو لە خراپەکەیە هەر لە خۆتۆ خەفەتی لێ خۆی ئەڵێ بەخوا ئەوە جۆزی شوێر دەرچوو، ئەویان جیقنەکە دەرچوو هێلکە دەرنەچوو، ئەویان خراپ دەرچوو نەیهێنا، ئەویان کەنعانی کوڕی نوح دەرچوو. بۆیە لە خۆتۆ خەفەتی پێ خۆیت. حەزەکەی هەمویان چاک بن لەگەڵ دایک و باوکە. بۆیە مەفروزە ئینسان لەگەڵ معاملەیە هەتا لە پێکەنینە کەسەی مناڵەکان تەکەی بە یەک چاو
بە دوو چاو سەیری هەمویان کەی، هەمووشان بیلبیلی چاوت بن کە سەیری ئەمەکەی پێ بکەنیت و سەیری ئەمکەی تۆ ڕەبیت ناکرێ. ئەمە بەس ئادەمە، ئەویش لە بینی کوفر و ئیمانە. فەرمێ ئادەم من بینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، کەسەی لا ڕاستێ کرد پێیەکەنی، کەسەی لای چێ پێ کرد ئەگەر یا و بێتاقەتە بوو. وتم جبری لەمە چیە؟ فەرمی ئەمە ئادەمە کەسەی نەوەکانی خۆیەکە ئەهلی بەهەشت دڵی پیان خۆشە بێ پێیەکەنێ، کەسەی لای چە پیشەکان نەوەکانی خۆی ئەمان ناچ ناگرەوە خەفەتە خواوەگری. خۆی ئەمە نین مناڵەکانمان ئاوەدا بەشکین، بۆیە بە مناڵەکانمان لە هەموو شتێکە بەو شێوەیە سەیری کەین کە منداڵەکە نەزرەیەکی بۆ دروست نەبێ. ئەها پیاوێکی وەکو یاعقوب پێغەمبەرە، بەڵام تەنها منداڵێکی بچکۆلەی هێنا یوسفە، لەوان عاقڵترە، لەوان جوانترە، لەوان جۆرایاڵترە. ئەم مناڵە بچکۆلەی پێویستی بەنازە. پێشتریش ئەم مناڵانە هاتوون باوکی نازی داوە وەکو پێغەمبەرێک، زانیوێتی چۆن پەروەردەکە بە هەمویان. بەڵام ئێستاکە ناڵێن إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة إن أبانا لفي ضلال مبين. باوکیان پێغەمبەرە وەڵام باوکمان گومڕایە. غەڵەتی ئەگەن زۆر جار مناڵ نازانێت تەفسیر بەخسەکانی تۆ بێنێتەوە. مناڵێکە نەخۆشە زیاتر بەدەمێواچیت، زیاتر خەمێ خۆیت. مناڵێکە چاکترە زیاتر ئیتیمایی پێی، ئەچی بۆ مەکتەبی ئەو زیاتر ئەچی هەوڵی لەگەڵای. منداڵێکت تەمەڵترە لەوانەیە لەوی تر زیاتر. منداڵە زیرەکەکە پێی بەتاقەتە بێ، هەتا ئێستاکە نەمیزی نەکردو بەخۆیان میزەکا بەخۆیە. بۆ چکا بینێ کە ئەو میزی کردو بەخۆیە ئیتیمامیان پێیاوە، کە ئەم شتی شکان و لەسی کەوتەتە خوارەوە ئیتیمامیان پێیاوە، لەبەرەوە ئەویشە چێ وەکو ئەوەکە بۆ ئیتیمامەکەی ئەو وەرگرێ. خۆی مناڵە کاتەوە جارێکی تر. بناڵ لەمە تێناگا، بۆیە مەفروزە ئەم منداڵە ئەگەر تێژ نەگەی تێیگەێنی. بۆیە باوکە کاترسێ فەیەکی دوو لەکەکەیدا. بۆیە ئەوەی بەسەرێنن کە بەسەری دێنن لەبەری کە منداڵەکە تێناگاکە ئەم باوکە بۆچی ئەم منداڵی زیاتر ئیتیمام پێدا، لەبەرەوەی کە منداڵە و لەوانەیە کۆمەڵێک شتی تر بێ کە تەنها بە باوکەکە یاخۆ دەمەرە دایکێکی تر بێ بێوێ ئەم کەلێنەی بۆ پڕکاتەوە. بۆیە لە کوردواریا پێڵێن خۆ من لە ژنە عەرەبەکە نییە، نییە. لە عەرەبی شاوایە ئەڵێ قابلانی منە الغەریبە، ئەڵێ خۆ من لە ژنە ئەجنەبیەکە نیم، لە ژنە غەریبەکە نیم. هەمان مەفهوم هەیە. دیارە ئەوەی کە لە ژنێکی تر بوو بێ ئیمال کراوە. ساکەنە ئەمانە بەری دووژن، بۆیە ئەم کێشەیان لە بێنا دروستە بێ. خوای گەورەژی کا بە دەرز و عیبرەتێک ئەیدا بە هەمومان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی منداڵمان بۆ کات بە تایبەتی کچ، ئێمە زۆر جار پێمان خۆشە منداڵەکانمان کوڕ بن، هەر لە سۆنەرە و متابعەیانە کێڵن شکورە میش کچە منیە اینجا کە کجیەت ئیتر نایی بۆ دۆزینەوە. ناوەکان چین؟ ئادی بزانم ناوی کچەکان چین کە دووسێ کچمان هەیە و کچێکی تیژ بەڕێوەیە، یا ناوێنی ناجیە، یا ناوێنین شکریە، یا ناوێنین کافیە. بۆی چێن بەڵێن بەسە ئیتر نەمان هەیە، ئیتر بە ناچاری قوبوڵمانە. شکرە خوا شکریە کاکە قوبوڵ، بەڵام ئەگەر کوڕ بێ ناوێنین زیاد، یعنی با هەر زۆر بێ، هەر بیتر بێتە سەری. دەمان هەبێ بایانزە بێ، جۆمان لی نییە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وامان فێر ناکە، خوای گەورامان فێر ناکە. فەرمێ وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم. فەرمێ لە کاتێکا مژدەی کچیان پێ دێدەم چاوە یا بەیەکە يتوارى من القوم من سوء ما بشر به أيمسكه على هون أم يدسه في التراب ألا ساء ما يحكمون. نازانێت چی بکە، دەموچاوی خۆی لە خەڵک چۆن بشارێتەوە بڵێ کچیان بووە، چۆن ئەم ئارە لە کۆڵ خۆی کاتەوە. سەیری ئیسلام کە پێش ئەوەی کە بێت ڕێز و حرمەتی ئافرەت چۆن بووە. قورئان دیفاعیان لێیەکە. وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت. لە کاتێکا پێڵێن بە سۆنەرەکە مناڵەکە و کچە ئەچێ لە بارێ بە خوای گەورە فەرمێ بأي ذنب قتلت. ئەو لە بارچوونە و ئەو زیندە بەساڵکردنە ئێستا شەرماوە، چکە ئەو کچە زیندووە لە کاتێکا ڕۆح کراوە بە بەریاد دوای چ ڕۆژی تۆ لە 4 مانگی سۆنەری بۆکەی ئەڵێن کچە چێ لە نایبەیە. حرام هەر حرامە. بۆیە بەڕێزەکانم منداڵ خوای گەورە وای داناوە حتا ئەو کەسەی کە خەوە بینێ کە دەموچاوی ڕەش بووە پێڵێن ئافرەتەکە و حەملی هەیە، بەڵێ ئەڵێ ئەوە کشتە بێ، سەیری خەونامە بکەن. بۆ چکە خوای گەورە فەرمێ ظل وجهه مسودا وهو كظيم.
ڕقی لە کچە. ئیسلام وامان فێر ناکا فەرمێ یەهەبو لمن یەشاء ئیناثا، کچ ئەبەخشێ پێش کوڕ. هەدیەی کچی پێش خستووە. عەبدوڵڵا هاو بە ئیمام ئەحمەدی فەرموو وتی باوکە ئەم جارەش کشمان بوو. وتی پێغەمبەران باوکی کشانن. دڵی پێخۆش بوو. ڕزق و خۆشەویستی ئەوەی کە نەبێ بە باوکی کچ ئەسڵ باوکایەتی نازانێ. خۆشەویستان بۆچی ئەڵێین ئەو کەسەی کە کچی نەبێ باوکایەتی نازانێ؟ لەبەر ئەوەی کە ئەو نازەی کچ ئەیدا بە باوک قەت کوڕ نازانێ بیدا بە باوک. کوڕوازانێ حەقێکی هەیە بێ باوکەکە بۆی سەرف کاوژنی بۆ بێنە مەسەرفی تا بکا و خزمەتی کاو هەر کاتێ دلیڤەریشی ویست بە تەلەفۆنی بۆی بێنێتە بەردەم ماڵەوە. بەس کجوانیە کەیەتەوە یە بۆ لای باوکی شانازی پێوە کات دەست بە ڕیشیا هێنێ ماچێکە ئەچێتە باوشی شتی بۆ هێنێ خزمەتێکە لە دەریشەوە باوک بۆ خۆی قەڵایەکە و خۆی یاوەتە پاڵی. بۆیە نازی کچ بۆ باوک یەکسان نییە بە نازی کوڕ بۆ دایک و باوک. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو هەموو مناڵە تەنها 4 کچی بۆ مایەوە، لە ئەخیریشا یەک کچ، لە ئەخیریشا کچی کچ. بۆی کە فێرمانکە ئەمانە نیعمەتن خوای گەورەی دا بە ئینسان، ئەمانە ذوڕیەتن خوای گەورە ناویانە بە، ئەمانە قوڕەت و ئەعیونن بیلبیلەی چاون، فێنکی دڵن، ڕووناکی چاون، ڕووناکی دیدەن. ئەمانە هیبەن خوای گەورە ئەیان بەخشێ. لەبەرەوە نابێ ئینسان خوا نەخواستە منداڵێ بۆ چاوە سیرکە وا سێری منداڵەکەی کە وەڵا ئەمە کشە نەخێر، ئەمە کشە خوای گەورە بەخشیوێتی خۆی لە من باشتر ئەزانێ چی بەخشیوە بە من ئەجر و پاداشتم هەیە لەسەر پەروەردەکردنی. جارێکیان دایکی عایشە بەمانە جەڕێتەوە فەرمێ ئافرەتێک هاو بەلام داوای یارمەتی کرد، منیش یەک دەنگە خورمام شک برد. دەنگە خورماکەم دایە و کردی بە دوو کردەوە لە بینی دوو کچەکەیە، خۆچی هیچی لێ نەخوارد. منیە قورسە مەفروزە خۆی بیخوا بۆی کە بۆیان کا بە شیر. دوو نیو دەنگە خورمای دا بە دوو مناڵەکەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی من ابتلي من هذه البنات بشيء فأحسن إليهن كن له سترا من النار. هەر کەسێ خوای گەورە تاقی کاتەوە بەم کچانە وە چاک بێ لەگەڵیانە ئەبن بە پەرژین بۆی لە ئاگر. نەک کوڕەکە بڵێ باوکە بێنە بەسەر چاو کچەکە بێنە بڵێ نییە، ئەبێ چیت کردو بۆ کوڕەکە ئەوەش بۆ کچەکە بکەی. چەند ئیتیمام، چەند خۆشەویستی، چەند ڕێز، چەند پێکەنین، ماچی کچەکەت، باوشکردنی کچەکەت، نزیکردنی کچەکە دەبێت لە کوڕەکەشی زیاتر بێ بۆ ئەوەی کە هەز بە نەقسێنەکە. الحەمدولله مستەمعی ئێمە لە کۆمەڵگەی ئێمە ئەمە ڕاز بۆتەوە لە فەزلی خوای گەورە بە فەزلی دینەکەوە لەبەرەوە ئافتانە بێ لە هەموو کەسێ زیاتر قدری ئەم دینە بزانن و بزانن ئیسلام چ ڕێزێکی لێناون و چەند گەورەی کردوون و چۆن بردوونێتە ریزی پیاو و ئەو فەزڵە و ئەو پاداشتەی باوک و دایک هەیەە لە پەروەردەکردن و ڕێزگرتن لە مناڵی کچیانە لەوانەیە لە کوڕابۆیان نەمێنێتەوە. بۆی هیواداری ئینشاءڵڵا هەر یەکەمان بەقەدەر ئەوەی پێمان خۆشە منداڵەکانمان هاوسەنگ بن لە خزمەتکردنمانە لە کاتی پیرەکەمان و لە دنیای خۆمانە، ئەو نەش ئێمە دادپەروەر بین لە نێوانیانە. السلام عليكم ورحمة الله وبركاته.